سەد عایلەی لەسەر ئەم عەرزەین باشە فەرمو تەسویریکە ئەوە چاخانەیەکە کابرانی مەڕۆ ناری هێناوە گۆشتی هێناوە کۆمەڵشتی هێناوە خەسار بۆ ڕۆیشتۆتەوە بۆ لە پێناوچی نازانین باشە من ئەو نە بە سەرۆک شارەوانی ئەڵێم خەڵکی شارەکانی تر سەرۆک شارەوانیەکەی جێگەی فەراحەکە باشە بۆی خەڵکەکەی بە ئیسراحەت کە سابەتکە زەخت لەسەر حکومەتیش نەمێنێ بەڵام ئەم هەڵساوە ڕزقی ئەو خەڵکی گشتی گرتووە هەساوە حەفری کردووە ئەڵەی نییە لە چۆم لە تەلەڕیم و لە تەلەرخێمە ئەو عەرزە ئەبێ ئێمە لە سەرۆک شارەوانی بپرسین بڵێن ئەو عەرزە چ پرۆژەیەکە ئەگە پرۆژەی ئێمە بەچکەی فەقیرین چۆڵێکین ئێرە نا ئەوێ وانە بەڵام بەچێ هۆکارێک ڕزقی ئەو خەڵکاگری لەبەرچی کاکە 200-300 عایلێن فەرمو زەلام ئەوە هەمووی خەڵکە وەرە گشتی بابێتە پێشەوە تەسویریکە بزانە ئەمڕۆ 1 زەلام 10,000 ئیشی کردووە لە بەقاڵت لە کاسبت ئێمە کۆمەڵی مارەچین من و خۆم مارەچیم مارەچیش یعنی کرێکار باشە هەمومانیش ناومان لە بەڕێبەراتی ئاسایشە تەسجیلە تێگەی لە برای خۆت بەڵێ من قەنەعەتم وایە نە جەنابی قایمقام نە جەنابی بەڕێبەری ئاسایشی چەمچەماڵ ئاگاداری مەزعەنە یەکە شارەوانیەوەی کردووە قوربانگیان ئەوە شوێن بڵین کارەبایە دارەی کارەبایە ئێمە مدەی 10 ساڵە بێ ئیشەکەین کەسابەت دەکەین سەوزا ڕۆژین تقریبان 20 سەر بڵین خێزانە بین ماوەی 10 ڕۆژە بێ ئەم ناوای هەڵکەندووە هەرە وەستاین باش بوو بەڵام ئیمڕۆکە هەر 4 دەوریان هەڵکەندووە تر مەجال نییە نەفەرش بڕاتە ئێوە ئەوەی سا حاڵەکەمانە لێرا لەم بانجاندەیە و وڵا داواکاریمان ئەوەیە ئەو چاڵەمان بڕۆکەن خۆەوە شوێن مەعرەز نییە و شوێن مەعرەز نییە ئێمە مارەسی نین و بۆ خۆمان کەسابەتی خۆمانەکە ئەوەی کە دێت دشتمان لێکرێ مارەسی و بۆ خۆی دێشتەکرێ ئێمە ماوەی 10 ساڵە لەم مەعرزانە ئیشەکەین ئێمە پێشتر وەک هیچ کێشەیەکمان لێوە نەبوو لەوتیان شوێن کارەبایە ینی شوێن هیچ کەسێ نییە بەڵام ماوەیەکی لەمە ئەو عەقدە لەوە گیراوە گواستراوە بۆ شوێنە تر وتیان ئەم شوێنە شۆڵێ بکەن ئێمە زووتمان ڕێم بەلای قایمقام بەڵام قایمقامی زۆر پێویست نادە داوای نەکەمانەوە ئێستا ئێمە داوای لە قایمقامەکەین یا بمان گەڕێتە شوێنی خۆمان یا شوێنێکمان دابینکە ئێمە بەقالە گودوان نیمان زیاتر لە 20 بۆ خاڵ زیاترین لەم شوێنێ بۆ ماوەی 10 ساڵ من خۆم 10 ساڵ زیاتر لەم مەعرەزانە ئیشەکەم ئەمە بەس ێوارە ئیشەکەین یانە تاق بەیانانەوە نییە لە سەعات 3 بە 2 بۆ با مەغریب